یا زاروکان بوو ئەم دەرباسی قەیرانە ئابووری لە ترکیە و ڕیەن چارەسەریە بە ئاوایەکی گشتیا ترکیە بگرن دەست ئەرهان ئاکبەنی پسپۆری ئابووریە ji ئەنقەرە لەگەڵ من دەبە سلااو بۆتە کەکەرهان لە هەموو راپرسیاندا لە هەموو ئیستاتیستیکاندا ئێکوتێیکردن نەها لە ترکیە مەزنترین پرس کریزا ئابووریە ترکیە تێدەستنیشانکردن چما و ساڵی هاتکەکێ ئەرهان براستی تو لەسەر ئەکرانێ gelek ڕقم و هژمارێ باش وەشان کردێ ئەنها و ئەو هەژمارەکان ئەو ڕێژەیەکان تو دیار کرد لەسەر ئەکرانە خوێ ئەوە نیشانە ڕاپرسیە چونکە ئێمە تەسیرێ بەرنامەی ئابووریەکە ئەشکەرە کورد و ئێستا بەکارتینین لەسەر خەڵک بەتایبەتی لەسەر خەڵکی هێژار زۆر دەبینین و پرسە یەکەم لە تورکیە ئێستا بوو ڕەوشێ ئابووری قەیرانە ئابووری یەکترجی هەر زەمان دەچی توانەی کڕین خەڵک کەم دەبیت ئەنفلاسیۆن زیاد دەبی هەر تیش پا دەبیت بەس توانای کڕین میلەت و هەموو وڵاتیان لە عینی ڕێژە ئەوەنە زیاد نابێت لەبەرەوەکەی ئەرهان دخوازم بزانە بم یانی ئەف قەیرانە ئابووری گۆ چێ دەبێ ئەف کریزە ئابووری گۆ تایبەت ساڵێ داویدا هەر چوو بەرفەرەحتر بوو هەری زێدە لەسەر چینێ هەری زێدە لەسەر کیژان تەبەق و سنفان لە ترکیە کردیە کاکە هەری زێدە لەسەر هەم وڵاتیان کە ئیاشەیان لەسەر موچەیە بە تایبەت چێکە موچەیان مینیمومە بە ترکی دەبێژین ئوژرەتی ئەسقاری یعنی هەر ساڵ حکوومەت ئەو ئوجرەت دیار دەکی بێژی هەر کارکرد دەتوانێت مینیموم ئەسقاری ئەو ئوجرەت ئەو موچە وەربگری و شیرکەتەکان جێ ئەو موچە دەدن هەم وڵاتیان ئەو موچە تۆ ڕێژەی برسیبوون ئاشکەرە کردێگەتە 19,000 لیرایە برچیبوون 19,000 لیرە و موچە 16,000 لیرایە یعنی ئێستا میلەت بۆ برسی نەمینی کاردکی ئەو تەبەقای ئەو قسمی هەم وڵاتیان دوتانین بێژین لەسەرە و هەم وڵاتی کە موچەیان ئەسکاری ئوژرەتی ئەسکاریە یعنی مینیموم کەمترینە gelek تەسیرە هەیە کەکێ ئەرهان هەروەها یعنی نەها مەسەلە لەگەڵ gelek هەڤالین من ئین کو لە باکوورەی کوردستانینە لە ترکیەینە گەبا گۆزل گەلواندا خەفم ئێگو نێت کاری فەرمی دەکارتکن یعنی کاری مەسەلا مامۆستەتیە دکن دبستانین تایبەت یانجی د شرکتین تایبەت دەکارتکن مەسەلا دەبێژن ئەو موچەی گۆ وەردەگرن مەسەلا جلا دەفرۆشن موچەی وەردەگرن دبن ئەو ئەسگاری ئوجرەت دەیەژی یعنی دبن ئەو موچەی مینیموم دەیەژی یعنی ڕێژەی وان وەکو تو لە بێژی بەڵکو نییە کەمترە بەس نفوس 140 نفوسی تورکیە لەسەر ئەو 16,000 لیرا کار دەکەن لەبەر ئەو تو زارۆکان کارکرد دیار کردێ گوتێ مەسەلا 2 ساڵ 3 ساڵ 105 زیاد بووە یعنی ڕێژەی زارۆکەی کارگەر لە 116 دەرکەتیە 121 چونکە لە مەڵباتی لە ئایلە یەک کەس ناتانی ئیاشە بکی ماڵی خۆی بەردەوام بکی لەبەرەو زارۆکجی کار دەکەن ناخوێنین خواردنە خۆیان دەبڕن لە نیوێ و دەچن سەرکارێ لەو ماڵباتی چەند کەس پێویستە کار بکی موچەیان هەبی و یعنی بڵا برسی نەبینن دواتر هێژارت زاتەن بەس برسی نیین هەم ژن کاردکی هەم مرد کاردکی هەم زارۆک کاردکی ئێستا لە تورکیا ڕەوشپەیە یان تەسیری سۆسیالێ لەسەر بنگێهێ ئایلەژی گەلەکە و قەیران بەڕاستی ئەو قەیرانجی چه فەرقی هەیە ئەگەر قیاسی قەیرانێ پێشتر ڕێژی کردێ ئەو قەیران گەلێک درێژ بیت یعنی تورکیا جارێ پێش مەسەلا 2001 2008 لە نوێت قەیرانی وا تەجروبە کرد بەس کەت و دەرکەت دیسا هەر ڕێژەی ئەنفلاسیۆن مەسەلا زوو کەت کێکێ هەنها ئەف بوو چەند ساڵە نەز بخۆ مەسەلا شتەرە بێژم یعنی هەر ڕۆژ وێ ڕۆژێت شۆپێن یعنی ئەف بوو چەندین ساڵە هەر وەزیرێکی ئابووری تورکیەتی یانجی حکوومەتا تورکیە پەیفداری حکوومەتی یانجی سەر و کۆمار وەزیر دەبێژن
روش باشە لێ دەمەکە گەلێکی کورتە دەمێکی گەلێکی کندە دێ ڕەوش گەلێک باشتر ببە یعنی بچەندین ساڵانە ئەف پرۆسە وسا بەردەوام دکەم حکوومەتجی هەن راپۆرێن مەسەلە گرێدایی ئەنفلاسیۆنی هەلاوسانێ گرێدایی ئەشتەرە بێژم دەینێن دەرڤە پێشکەش دکە لێ ژیان د پراتیکێدا gelek cudatir e gelo ev projeyên ku hikûmet pêş dibêje yanî di rastiyê de wisane baweriya te bi van projeyan heye keremke eger li bîrê te ême salê pêş duay salê pêş dîsan qise kirdîn li ser ekranê intervîwî kirdîn ئێمە چ گوتین ئەوە قەیرانی دریژە چونکە بەڕاستی لەسەر تێسیرێ نیشانە ئەکۆنۆمی یان ئابۆری نەدەرکرد ئەوە لەسەر هەرەکەتی سیاسی دەرکرد ینی مداخلەی سیاسی دەرکرد لە بیرێتە لە 2021 لە جیهانێ ینی هەر کەس فایزە خۆی بلند دەکرد ji ber ku enflasyon diyar bû ziyad dibît Türkiye aksê kir yani ew jî qerarê biryarê siyasî bû ême êsta zehmetê ew qerarê dikîşin mixabîn û berastî her bername belê yek sal em Mehmet Şimşek hat ser û ser îdareyê ekonomî û bernameyê drûstkirina ew êsta dikartînin bes kêşey heye her bernameyê aborî sê cîhetê heye sê layê heye yek parayî ye û ku ew bankên merkez ew çêdikî ew jî faiz e yani heta enflasyon nakevî xwarê nabêze xwarê ew pêwîst rêjê faizî yek derke yek layê jî darayî ye ew jî astayî bütçe ye yani zerîbe ye paşekewkirdine tiştekdine ew jî heye baş e êsta paşekew dikin li ser xelkê dikin zerîbe ziyad dibît faiz jî bilind e yek pêwîst e her aborî bername aborî pêwîst e hebît social layê social hebî yani alîkarî xelkê hejar bikî çunke diyar e ew pêvajiyo ew merhele hatîn tesîrê gelek li ser xelkê hêjar heye eger tu bernameyê tir êkê alîkarî xelkê hêjar dikî niye ew bername muwafaq nabît yani Tekê Erhan tu dizanî tiştek bala min gelekî dikşenî ez pêş heft sala ji Ewropa hatim Tirkiyeyê mesela li Tirkiye dolarek 3 lîre û 40 quruş ez hatime herêma Kurdistanê dolarek 120 dînar niha dolarek li herêma Kurdistanê 147 yani sedî 10 zêde bûye belkî li Tirkiyeyê 3 lîre û 40 quruş bû niha îro pêş ku ez werme nûçeyan 33 lîre û 10 quruş bû li Swêdê di vê demê de dolarek 8 kron bû niha 10 kron e keremke çima wisa ev boçi ye her aborî her ekonomî taybetmendiyê xwe heye Tirkiye jî ême berdewamî kemasî döviz yani dolar û euroman heye boçî çunke ême enerjî gaz neft xaw sanayîman jî heve hemû xaw ew hawirdin dikin îtal dikin li ber ew her dem her sal ême ziyad pêwîstiman be döviz yani dolar û euro ziyad dibî tesîra wê xelkê çi ye kekê Erhan tesîrê ew bahabûna dolarê dibêjî belê Ava yekem tesîrê enflasyon e baha dibît qîmetê çunke her hawirdin baha bît sanayî jî baha dibît enerjî baha dibît û taneyê kirrînê kem dibît eger mûçeyê li eynî rêjê enflasyon yan dolar ziyad nebî taneyê kirrîn hem welatî kem dibît ew jî feqîr dibûn em bêjin feqîr bûn ziyad dibît gelek spas bû te kekê Erhan Akbenlî pisporê aboriyê ji Enqere li gel